سوپای پاسدارانی ئێران ماوەی چەند مانگێک کە دەستی کردو بە دامەزرانی چەند کارگەی گەورەی تایبەت بە چاکردنی ماسک و مادەی پاکەرەوەی دەست و سەرشوێن و شتومەک لە تاران و چەند پارێزگای گەورەی ئێران وەک مەشهەد و ئەسفەهان، کرمان، ئاهواز، تەورێز و کرماشان. سوپا لەم هەڵمەتەیدا بنکەی تایبەتی بۆ نمونە لە گەڕەکەکانی تاران دامەزراندووە. ئێرە بۆ ڕاگررتنی باڵانسی بازار دانراوە بۆ نمونە ماسکێک کە لە دەرەوە بە 120,000 تمەنە لێرە ئێمە دەیدەین بە 75,000 تمەن و ئەم شتانە بە شێوەی بەش لەسەر بنکەکان دابەش دەکرێت. هەڵبەت لەم هەڵمەتەی سوپای پاسدارانی ئێران شارەوانی تارانیش بەشدار و ئەویش لەگەڵ سوپا هاودەنگە و وەک سوپا بنکەی تایبەتی لە گەڕەکەکانی تاران گوێگیر کردو ماسک و مادەی پاکەرەوە دەستکێش بە نرخی زۆر کەمتر لە دوکان و دەرمانخانەکان بە خەڵک دەفرۆشن. ئێرە بۆ کەسانە دانراوە کە چینی مامناوەند بەرەو خوارێن یا باشتر بڵێن چینی هەژاری کۆمەڵگە کە لێرە ماسک و دەستکێش و مادەی پاکەرەوە بە نرخێکی هەرزان دەستیان کەوێ و من ویستم زۆرتر پرسیار بکەم چون زۆر دڵنیا نەبووم سەبارەت بە باشی جۆری ماسکەکان لە دەرمانخانەکان لە مێژە شت ناکڕم چون چەند جارکە کڕیومە ماسکەکان جۆری باش و سێتۆی نەبوون و ئێستاش هاتووم لێرە پرسوڕا بکەم تالیان بکڕم. لەو کاتەوە کە ئەم بنکانە دامەزراون و دەستیان بەکار کردو پابەندی خەڵکی ئێران بەتایبەت خەڵکی تاران کە زۆرترین ئاماری توشبوو و گیان سپاردووی هەیە بە ڕێنمایە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی زۆر زیاتر بووە و ئێستا لە شەقامەکان کەمتر کەسێک بێدەمامک دەبینین. هەرچەند لەم چەند ڕۆژەدا لەسەر بڕیارێکی حکوومەت پۆلیس ئەرکدارە کەسانێک کە لەناو ئۆتۆمبیلەکانیان ماسک بەکارناهێنن دەبێت سزا بدرێن و 50,000 تمەن غەرامە بکرێن. من لێرە شتم نەکڕی لە ڕاستیدا هۆکاری جۆراوجۆری نرخەکان بوو لەم بنکەیە نرخێک دەڵێن بنکەی ئەو بەری شەقام نرخێک دەڵێ هەر بۆیە پێم باشترە بچم لە دەرمانخانە بکڕم. خەڵک پێشتر بۆ لێنەدانی دەمام و ماسک بیانووی ئەوە بوو کە گرانە بەڕاستیش گران بوو لەو ماوەی کە کۆرۆنا دەستی پێکردو هەموو ڕۆژێ نرخی دەمام و ماسک لە ئێران گرانتر دەوێت بەڵام ئێستا سوپا و شارەوانی تاران هاتوون پلانێکیان داناوە لە هەموو کۆڵان و شوێنەکانی تاران شوێنی تایبەتی داناوە وەکو ئێرە ژوورێکی تایبەتە بۆ فرۆشتنی دەمام و ماسک هەروەگلەی داوە تەرحی ئەکرام واتە پلانی ڕێزگرتن لەو کەسانی کە کەم دەرامەدن یا پارەیە کەمتریان هەیە بۆەوەی کە خەڵک ئیتر هەموو ماسکی و دەمامکی لێدەن ئیتر هیچ بیانوویەکیان نەبێ ئەو ماسکانە کە ئێستا لێرە دایاناوە بۆ فرۆش نیوەی قیمەتی دەرمانخانەکانی هەیە لە ئێستا ئەوە 90,000 تمەن لە دەرمانخانەکان بە 170,000 تمەنە ڕێک نیوەی نرخی دەرمانخانەکانە بۆی کە خەڵک بێن بیکردن و بەکاری بێنن بۆی کە چیتر کڕۆنا تەشەنە نەسێنێ و بتوانن لەو حاڵەتی کە ئێستاتی یان وەک خۆیان باسی دەکەن سەروی قەیرانە باشتر بێ حاڵەتەکە و کۆنتترۆل بکرێت. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.